پێویستە سیارەکان لە سنووری خۆی کەوا زانی ژینگە پیس دەکات بڕواتە لای وەستای کەوا ئەم نهێلێت ئەم ژینگە پیس بێت. هەموو مرۆڤێک کەوا شتێک بوو دەتوانێت لە ناو هاوی تەنەفەی زڵ دانێت پێویست ناکات لە دەرەوە فڕێدەی چکە ئەمە ڕۆژێک دادێت ئەم ژینگە پێویستە دەبێتە سەبەبی ڕێسی کەوا نەخۆشبوونی هەموو مرۆڤێک. ئەو پاشماوانە ئەگەر بە ریسایکڵ بێ ئەگە بە شێوەیەکی تر بێ بتوانێت دووبارەی کاتەوە استیفادەی لێ بکرێت بنرێتە دەرەوەی وڵات ئەگەر لێرە استیفادەی لێ نەکرێت یان ئەگەر لە بە شێوەیەکی تر بۆ سوتەمەنی بەکاربێ یان بۆ شێوەی تر کە وزەی لێوە دەربکەیت بەکاربێت ئەوە ئیشێکی زۆر باشەوێت و بەنسبەتی هاوڵاتی بەس ئەوە لە سەرەتی ئەو ڕێنمایانەوە حکوومەت دایدەنا لەسەری ڕێبکە ئەو واقع دەکرێتە سەر ئەرکوشانی حکوومەت. دایکان ئافرەتان ئەتوانن هەر لە منداڵی و بە منداڵەکانیان فێرکەن کە لە کاتی دەرۆبوونە ژینگەیش وەکو ماڵی خۆیان ئاراستە بکەن بیپارێزن. به نظر من باید مادرها اول از خونه خودشون شروع کنن به آموزش تربیت فرزندانشون. از محیط خونه شروع میشه و بعد در مهد کودک‌ها. کاتێک کە دەڵێ وڵاتی خۆم خۆش دەبێ بۆی بسەلمێنی کە دەتەوێت بەرەو پێش بچێت دەبێ هەڵی بۆ بدەیت بە چاندنی نەمامێک و باڵگرتنەوەی کاغەزێک لە خزمەت نیشتیمانی خۆتدا. ئەمە ئەرکێشی ئاینی و مرۆیی و نیشتیمانیە.